پاش ڕاگەیاندنی سیستەمی نوێ موچە و پێداچوونەوە بە بڕی پاشەکەوتی ئەو موچەی کە حکوومەت بە فەرمانبەرانی دەدات پەرلەمانتارانی کوردستان داوا دەکەن پەلە بکرێت بۆ بەڕێوەچوونی دانیشتنی پەرلەمان بۆ زیاتر ئامانجیکردنی حکوومەت تا بتواندرێت ئەو داهاتەی دەستی دەکەوێت بە شێوەیەکی باشتر بەسەر موچەخۆرانی هەرێمی دابەش بکات. داوا لە حکوومەت دەکەین بەڕاشکاوانەتر بە وردی پێمان بڵێن داهاتیان چەندە و ئەو پارەیانەی بەدەستیان دێت چەندە ڕقمێکی دیاریکراومان بدەنێ تا ئێستا ڕوونیە بەداخەوە حکوومەت هەرێمی کوردستان ئەوەی دێن وەزیرە بەڕێزەکان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەڕێز کە قسە دەکەن تاکو ئێستا ئێمە بە تەواوی دڵنیانی لەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان چەند داهاتی هەیە بۆیە ئێمە داوا دەکەین کە حکوومەت ئەمجارە ئامادە دەبن لە پەرلەمانی کوردستان داوا دەکەین کە بە وردی پێمان بڵێن داهاتی حکوومەت چەندە. لە مانجی شوباتی ساڵی 2016 بوو حکوومەت بڕیاریدا پاشەکەوت لە موچەی فەرمانبەران بکات بەهۆی کەمی داهاتەکانیەوە بەرزبوونەوەی نرخینەوت و سیستەمی بایۆمەتری بۆ موچەخۆرانی هەرێم کاراسانی زۆری کرد تا حکوومەت بڕی پاشەکەوتی موچە کەم بکاتەوە بەڕای پەرلەمانتارانیش ئەگەر یاسای چاکسازی بە تەواوەتی بکەوێتە کار خزمەتی زۆر بە موچەخۆرانی ڕاستەقینەی هەرێم دەکات. داواشەکەین لە داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستان بە پێشکەشکردنی ئەو پرۆژانەی بۆ بواری چاکسازی و ڕێخستنەوەی سەرچاوەکانی دارایی و فرەکردنی سەرچاوەکانی دارایی بە گرنگیدان بە کشت و کاڵ و کردەکانی تری پیشەسازی و هەمە گەشتیاری بتوانێتن بە تەواوی باری دارایی هەرێمی کوردستان بگەڕێتەوە دۆخی جارانی. ئەوڵەکانی حکوومەت بە ئاراستەی هەڵگرتن و نێشتنی سیستەمی پاشەکەوتی موچەیە ناڕەزایی و بایکۆتی موچەخۆرانیش بۆ باشترکردنی موچەکانیانە چاوەڕوان دەکرێت لە دانیشتنی داهاتووی پەرلەمان باز لەو بڕیارەی حکوومەت بکرێت کە بۆ فەرمانبەران داوێتی موچەخۆرانیش لە چاوەڕوانیەوەدان هەم حکوومەت و هەم پەرلەمانیش هەنگاوی جددی بنێن بۆ وەڵامدانەوەی داواکاریەکانیان و هەڵگرتنی تەواوی پاشەکەوتی موچەکانیان. قارەمان جەوهەر، کوردسات نیوز، هەولێر.